ئەمڕۆ لە دووەم ڕۆژی نوێمین فیستیڤالی نێودەوڵەتی فیلمی دووهۆکین و گفتوگۆ لەگەڵ بەشداربووان و ڕێکخەرانی فیستیڤاڵەکەین با میوانداری هەوراز محەممەد لیژنەی هەڵبژاردننی فیلمە کوردیەکانی فیستیڤال حەسەن فەتاح ڕێخەری ڕاگەاندنی فیستیڤال زۆر بەخێربێن. زۆر سپاس. کاک هەوراز ئەمێ بپرسم ژمارەی فیلمە بەشداربووەکان چەند بوون و چەند فیلم هەڵبژێراون بۆ فیستیڤالەکە و لەسەر چ بنەمایەک هەڵبژێراون؟ ڕاستەکەی کاتێک کە فستیڤال دەرگای با بڵێن ساڵانەی خۆی کاتەوە بۆی کە فیلمی بۆ بێت لە چەند شوێنی جیاوازەوە فیلم ئاراستی فستیڤالەکرێ ئەوەندەی من زانیاریم هەبێ ئەم ساڵ زیاتر لە 500 فیلم بۆ بەشە جیاوازەکانی فستیڤال هاتووە. ئێمە هەڵبەت لە بەشی جیاکردنەوەی فیلمە کوردیەکان بووین زیاتر لە 140 فیلم کوردی بۆ لە بەشی فیلمی درێژ و فیلمی کورت و فیلمی دۆکۆمنتاری هاتبوون. لە کۆی ئەمانە 47 فیلم بەشداریەکە لە ناو فستیڤالەکەیە لە ناو ئەو 47 فیلمە 27 فیلمیان لە بەشی پێشبڕکێی سەرەکی فستیڤالن و 20 فیلمیشیان لە بەشی پانۆرامان هەر لە بەشی نمایشن. وەک تریش فیلمە بیانەکان 47 فیلم 51 فیلم لەوێش بەشداریەکەن با بڵێن لە بەشە جیاوازەکانە. بیانەکان چەند بوون؟ ناڵم بەکۆی گشتی نزیک بە 500 فیلمێک هاتووە ئیتر مەسەر نزیک بە 300 و ئەوەندە فیلمی بیانیش بۆ بەشە جیاوازەکان هاتبوو. ئەم ساڵ بە جیاواز لە ساڵانی تر فستیڤال میوانداری وڵاتی سوید و سینەمای سویدی کردووە. 9 فیلمی گرنگترین فیلمەکانی مێژووی سینەمای سوید و گرنگترین فیلمەکانیان لێرە نمایشەکرێت. بۆیە بەکۆی گشتی 47 فیلمی کوردی و 51 فیلمی جیهانی و 9 فیلمی با بڵێن سوید لە ناو ئەم فستیڤاڵە هەن. کاک حەسەن ئایا لەم خولەدا هیچ جیاوازیەکی بەرجەستەکرا و ئەبینرێت؟ بەێ جیاوازیا بێگەڕەیەکوش فیلمە فستیڤالێت بەرین و کە جیاواز دکاتن چەند خاڵەدا بەرجەستت بیتن. ساڵانە توزانی فوکسا فیلمە فستیڤالێ سەر مژارێکیە ساڵا بۆریش سەرژینگە هەیە بوو ئەف ساڵە فوکسا فستیڤالێ سەر مژارە کوچبەریەیە کوام بینین دیاردەکە جیهانیە تایبەتیژی دەبەرە ڕۆژهەڵاتاناوی کوام تخوازین ڕێیاوێ فیلمە فستیڤالێ کێشەیە بەرچاوی جوواکانێ دەوڵەتی وڵاتێن جیهانێ بکەین و ڕەنگە ئەگەر چارەسەریژی بوو نەبێتن ڕەو شەوان بهێتە باشترکردن خاڵادی ئەوە و ئەف ساڵە گەڕێن بۆری لێرە و سینەما ماکس بتنێ فیلم هاتنە نیشاندان ئەف ساڵە بڕیارەت ناوە ئەو کوچبەران خۆشیدا یعنی نمایش دێ هەبن کەمپا دومیسیا پەنابەرین ڕۆژاوای کوردستانێ دێ هەبن دیسان هەوڵ هاتیەدان ئەو فیلمێن بیانی ژێرنویسەکە کوردی بوو بهێتە کردن چکە ئەوێ دوا زمانە نەزاننجی بشێن تەفاعلێ گەل بکەن و تێبگەهن یعنی بگشتی ئەف ساڵک و وان خاڵێنمە بەحەژێکیریدا ئەو جیاوازی بەرجەستەت بن ئەڤژی ئارمان جاویستەواڵەیە یعنی ڕاستە بەرداوامیەوە بخۆ سەرکەفتنە لێ ساڵ بوو ساڵێژی پێتیڤە کێرفێوێ بلندتر لێ بهێت بەرزتر لێ بهێتن ji bo yekê ku em paş ve negerîn her armanca me pêş ve birna festîvalê bîtin. کاک هەوراز ئاستی فیلمە بەشداربووەکان لە ڕووی بابەتی و فیلمسازیەوە تا چەند ئومێد بەخش بوون؟ ڕاستەکە من هەموو جارێکە و قسەم کردوێتەوە خات و سەوسەن لە بەردەوامی فێستیڤاڵەکانە لە بەردەوامی کارکردنە ژماری فیلمە کوردیەکان یەکەم زیاکەن لە ڕووی ناوەڕۆک و کواڵەتیشەوە مستەواکانیان بەرزە بنەوە. ئێمە ساڵ بە دوای ساڵ شاهیدی ئەوەیین کە فیلمی کوردی باشتر لە ڕووی کواڵەتیەوە باشتر لە ڕووی ناوەڕۆکەوە باشتر لە ڕووی ژمارەیەوە زیاتر شاهیدی ئەمەین. ڕاستەکەی ئەوەی کە من ئەم ساڵ بینیم بۆ ئێمە کە لیژنەی جیاکردنەوەی فیلمەکان بووین ڕاستیەکەی زۆر قورس بوو چونکە کاتێک کە تۆ منافەسەکە چڕە بێتەوە لە نێوان کۆمەڵک فیلمی باشە تۆ لە نێوان ئەم هەموو باشەیە کامیان هەڵەبژێری بۆی بڕاتە بڵین بەشەکانەوە ئەمە ئەرکەکەی ئێمەی قورستر کردبوو. مای خۆشحاڵیە کە منە بینم فیلمەکان بە شێوەیەکی گشتی بەتایبەت کورتە فیلمەکان مستەوایان زۆر باشن بەداخەوە بەهۆی کۆمەڵێک ڕووداوەوە فیلمی درێژ لە کوردستان کەمتر بەرهەمیەت. هۆکارەکەی چیە کاک هەوراز؟ هۆکاری هەرە سەرەکی مەسەلەی بودجەیە فیلمی درێژ پارەی زیاتری تێچێ بارودۆخی کوردستانیش خۆمان هەمومان نەزانین ینی کەمتر دەعمی سینەما هەیە کەمتر ئەتوانرێ فیلمی درێژ بەرهەم بێنرێ ئەو مەسەن بەنسبەت باشووری کوردستان و پارچەکانی تر بە هەمانشی و هەر یەکە و لە ئاریشە و کێشە و ئەوەی تایبەتی خۆیان هەیە بۆیە ژمار ئەگەر چی ئانی ئەم ساڵ
6 فیلمی درێژمان بۆ هاتووە خۆشبەختانە هەر 6 فیلمەکەش لە بەشی پێشبڕکێی سەرەکی فیلمە درێژەکانە منافەساکەنەوەوانە بەڵام چاوەڕوانیمان وایە کە ساڵ بە ساڵ ژمارەی فیلمە درێژەکانیش زیاتر ببن یعنی لە بەشی دۆکۆمنتاری و بەشی شۆرت فیلم فیلمی زۆر باشمان بۆ هاتبوون بەڵام لە ڕووی ژمارەوە فیلمە درێژەکان کەمترن کە بەشێکی زۆری پەیوەندی بە دۆخی ئابووری وەزعی سینەماوە هەیە لە کوردستانە. کاک حەسەن میوانە تایبەتەکانی نوێیەمین خولی فستیڤالی نێودەوڵەتی فیلمی دووهۆک کێ بوون؟ مامۆستای ئاماژە پێگەر ئەش 4.8 فیلمێن پچیکدار 13 وڵاتانە ئۆتۆماتیکیش دەما فیلمێتە 13 وڵاتە بن شوان هەر 13 وڵاتە ستافێ فیلمی میوانێت بیستاڤالێنە جودای وێژی يعني السرانسري اشي بيجم حتى امريكا اللاتين واوروبا وولاتن دوروبرين مع روشالات ناوين سينماكار و هنرمند هاتن داخواست کردن زیده یک جیب وقتی ما مستحورازی کو بحث روشا فیلم سازی کرد و برهنانا سینماه خواه به ایکش آرمان جن فیلم فستیواله هرش گرا صفره کل 2011 و حتی نوکه که هم گرا نهیده اینه بتونه 2 ساله نهاته کردن وان هر 2 ساله جی دو روش نخواستی هبون 2014 شرایطی جی داعش 2020 جی ویروس کرونا ایکش آرمان جن فیلم فستیوال اوه یا ما مستوی بحث کردی کو ام زمینه سازی بکین زیرتر و برهنان فیلم سازی روش سینما کردی برای پیش و بچتن نکتنه شعالی حکومت آن سازی که و آن هنرمندا و بلکو کرت تایبت جی وکو کمپانیا وکو جهان بازرگانی ام بکشینت ناوا فیلم فستیوال دا بوویجی ناوا فیلم فستیوال دا پروژه که تایبت هیا کو پروژه نوهاته پشتوانیا پیمانگی ها گوت یا آلمانی سالانه هول تدان پانل ناوا فستیوال دا بو وان گنجام بهنه کردن اول دست پیکا کار خو ریگ بو بهنه دیتن کو کار فیلم سازیه بکن کاری و برهنان و چکرنا فیلمان بکن يعني بار حتى افصاله از باورم دو پروژه هادون ورگرتن دو فیلمت بشکدار اگر از یشاش نبم اون کش پروژه نوهات هاتینه و تا سینما کار گنجن اول نوهاتینه فیلم فستیوال دا خالق ادی کو بلگل سروی چنده به فیلم فستیوال خدمت پیش ببرنا وار سینمای یاکری یعنی اگر گر صفره بحث بکن 2011 تنه فیلم فستیوال دهوی برلین بو یعنی وقت تنه فیلم جدو ولاتا بونش کردستان و بر آلمانیا و بتنه 34 فیلم بون افریقا که ما مسلمان ما جبه کرد هاتنا 500 فیلم وشنیکا اشلای جورین فستیوال و هستگان بهات یکیرنو تقیم بهات یکیرنو نوتها جهاتی نهل بجارتن بشک بو کبرکه بشک بو نشاندانه او بخو ورارا فیلم فستیوال نشانداد او ایکش آرمانجی آرمانجا گادی او امپرکا پیوندیا چه بکن یعنی تنابرا سینماکار کرد و سینماکار بیانی هنرمند بیانی دا کو هم بشینگ وره را سینما کردی بیاینا آستانه دولتی تمام دمجیدا بالاوان را کشین سرنجوان را کشین وان سینماکارن خازن کار فیلم سازی بکن بهن یعنی کردستان لوکیشن کا باشه کو بشین کار خود دا بکن تایبتی تنده مجارن مینا کوجبریه دا کو نوکه هر ما کردستان اتنا و جرگا روشالات آناوین دا دورک آرامه و خامه که باشه جی اگر بالا سینماکار و در هنرین بیانی را کشین یعنی او پرا پیوندیا یا دخولی چه ببیتن اگر پیوندین هنری چه ببونش بلی که دود پریا و فیلم فستیوال هنر و کلتور و فرهنگ خونیشا در بدای اول وقتن مجال دیجی دا یعنی وجاندنک چه ببیتن بوجاندنوک چه ببیتن لایه گشتیاری داد لایه آبوری دا حتی سراست پیوندین سیاسی و جواکی خالق دیا گرین کو ان فیلم فستیوال دوک شانازی پیتکین یعنی ام بشین هرما کردستان بگشتی و دوک بتایبتی پریاوی فیلم فستیواله وکو باجرک وکو دورکا هنر دوست بجهان بدن یعنی اصلا اگر باجرکی وکی داووس ورگیرین داووس باجرکی گلک بچیکله چون که قربنده که سالانه آبوری لتهگران نه داوول جهان همیه تتنیاسی ام تخازیم پریاوی فیلم فستیوال دهو که جواسانی شابدای سینما کردی جواسانی شابدای و چند دیجی دوپات بکین کو گل کرد خدام فرهنگ و کلتور و هنره دست خوش به استی گنج بۆ دروستکردنی فیلم چۆن بینیت؟ وەکو مامۆستا حەسەن ئێستا ئاماژەی پێەیە یەکێک لە ئامانجەکانی کۆی فستیڤاڵەکان و فستیڤاڵی دوهۆکیش بەتایبەت هێنانە پێشەوەی گەنجە و کارکردنی گەنجانە یەکێک لەو پرۆژانی کە لەناو فستیڤاڵە کارەکە پرۆژەی نوهاتە کە گۆتە ئینستیتوت با بڵێین سپۆنسەریەکە ساڵی پار من شاهیدیەوە بووم کە لێرە وەرکشۆپێکیان کردەوە بۆ کۆمەڵێک گەنج و لە کۆتاییە 2 فیلم بەرهەم هاتن و ئێستا ئەم ساڵ هەر 2 فیلمەکە کە 2 دەرهێنەری گەنج دروستیان کردوون
لە فستیڤالەکەیان نمایشە کرێندانێکیان لە بەشی پێشبڕکێەوەی تریان لە بەشی با بڵین پانۆراما نمایشە و هەر ئەم ساڵ پانێڵێک هەبوو تایبەت بە مەسلەی گەنجان و فیلمسازە گەنجەکانی کورد چۆن بیر لە سینەماکەنەوە و ئاستەنگەکانی بەردەمیان چییە. ڕاستیەکەی ئەوەی کە زۆر مای دڵخۆشیە فستیڤال میکسێکە یان تێکەڵیەکە لە نێوان هونەرمەندە هەرە بە ئەزمونونەکانی کورد و ئەوانەی کە چەند ساڵێکە کارەکەن و لەگەڵ یا گەنجەکانیش ینی میکسێکی زۆر جوان دروست بووە کە ئەمە بینین کۆمەڵە گەنجی تازە هاتوونەتە پێشەوە فیلمیان دروست کردووە بە ڕۆیایەکی تازەوە بەڵام لە هەمان کاتا کۆمەڵێک دەرهێنەر و هونەرمەندی گەورە و ناوداری کوردیش بە هەمان شێوە هەنوو لە فستیڤالەکە کەواتە فستیڤال توانیوێتی مۆزاییکێک نمایش بکە لە نێوان جی لە جیاوازەکانە و خۆی خۆشحاڵانەیە هەم ئاستی بینەریش ئەم ساڵە بینم گەنج زیاتر هاتوون بۆ تەماشاکردنی فیلمەکان کرو و کاستی فیلمەکان زیاتر گەنجیانتیایە ینی ئەمە مژدەبەخشە بۆی کە ئێمە شاهدی ئەوە بین لە ساڵانی داهاتووە فیلمی زیاتری گەنجانیش ببینین. بە تەنیا فستیڤال بەسە بۆ ئەوەی کە ئاستی فیلمەکانمان بەرز بکەینەوە یان زیادی بکەین یان گەنجەکانمان بێنە پێشەوە. لە ڕاستیە بەرەو پێشبردننی کەرتی کللتور پاکێجە کۆمەڵێک لایەن لە خۆگرێ لەلایەنی باڵین بەڕێوەبردن و کارگێڕیەوە کە پێویستی بەدەعمکردن هەیە ئەیگرێتەوە هەتاوەکو فستیڤال لەو بینە هۆشیاری گشتی ڕاگەیاندن کەرتی پەروەەردە یعنی ناوەندە جیاوازەکانی کۆمەلگا هەمووی بەیەکۆ بەرپرسن لەوەی کە ئەم کەرتە پێش بخەن بەڵام لە کۆتایە نمونونەکە بەم شێوەیە هێنمەوە هەموو ئەم کەرتانە بەیەکەوە کارەکەن بۆ دروستکردنی فیلم کاتێک کە فیلم دروست دەکرێ ئەبێ لە شوێنەکە نمایش بکرێت باشترین شوێن بۆ نمایشکردنی فیلم فستیڤالەکانە بۆیە فستیڤال هەمیشە دافعی یەکەمی هەر دەرهێنەرەکە لە دنیاە کاتێک تۆ فیلم دروستەکەی هەوڵی فیلمەکە و بنێری بۆ فستیڤالەکە و ببیندێ بۆیە بە دڵنیاییەوە مانەوەی فستیڤالەکان بەردەوامی فستیڤالەکان ئەرکی هەموو لایەنە بەرپرسیارەکانە و زەمانی بەردەوامی بزوتنەوەی فیلمسازی کوردیشە. دەستە خۆش بێ تا چەند گرنگە ئەو ئاڵو گۆڕە هونەریە لە نێوان بۆ نمونە هەرێمی کوردستان و وڵاتانی دەرەوەی خۆمان. ئەوە ئەڵمانجاکە هەرە سەرێکیا فیلمە فستیڤالەیە چونکە ئەگە ئەف پرا پەیوەندیە چێ بوو ڕێکێکان متەبادل چێبیت و ئەمژی ئیستیعابە سینەما دەرە بکەین و تەفاعلێکی بکەین و سینەما مەژی بچێت ناوەندێن جیهانیدا ئەوە خاڵە گەرە گرنگێک و ئێکش ئارمانجن سەرەکیان فیلمە فستیڤالێ ئەوە هەر سەبارەت وێژی کاچاو ئەم بشین ینی مەفاین وێ فیلمە فستیڤالێ بۆ کەلتوری دێچبن هونەر وەکو ئاسناما گەلانە ئەگەر تو شایت ڕێیا هونەریدا تا هونەر کرە کەلتور تەکرە ناف کۆمەلگایدا شا ببیتە کەلتور ئەوە دێ خزمەتە یەکێت کوشت شارستانیەت تا پشتی چەند ساڵە دی نیشان بدەتن یعنی ئەمە بینین ئەڤروکێک و دهوکێ خێزان پرسیار بکەن ئەڤرو چ نمایش هەنە ئەڤرو دێچێتە نیشاندان دەرەوەی پارێزگە هێلدەڤەرێندیە کوردستانی بینەر بهێن تەماشای فیلمن فستیڤالێ بکەن ئەوە بخۆ وەرچەرخانەکەت فیلمە فستیڤالێدا ئەوە دێوایکەتن و هاندانا سینەماکار و دەرهێنەری کورد بهێتەکردن بۆ ساڵێت ئایندەژی پەتر بەرهەمینانێ بکرد و ئەف ینی ئەم چ بێژین سینەما بێ بەرهەم نابیتە سینەما بێت یەکەم جار هەزر وەبەرهێنانە سینەمایی فیلمسازیە بهێتەکردن زەمینە بۆ بهێتە خۆشکردن و ئەف پرا پەیوەندیاژی چێ ببیتن یعنی سباهی فیلمە فستیڤالا دهۆی کێوێ پەیوەندیە چێکەتت گەل فستیڤالەکە وەکی بەرلینارێ وەکی کانێ پەیوەندیا چێ بکەتون و حتا ڕادەکی ئەڤژیاکرینە مەسەن نەها ئاسیا پاسفێک و ئوسکارا ئاسیا هێتە نیاسی نەها ئەبچین بێژین فستیڤالا دهۆکێ نونەراتیاوێتیەتن ئەوە خۆشی دەستکەفتەکە بەس دیساژی ئەوە بەس نینە بێت ساڵێت ئایندەدا کارپتر بهێتەکردن ستارێن دیارتر سینەماکارێن دیارتر فیلمین کوالیتی و ئاز بلندتر بهێنە داخوازکردن و ئەم بشین بێ ئالۆگۆریا دوقۆلیژیت ناوبینە سینەما کوردی و سینەما بیانیدا هێزتر بخین. خەڵات چ گرنگێکی هەیە بۆ فستیڤال یان تا چەند گرنگە بۆ فستیڤال؟ نەریتێکی باوە کە فیلمە سەرکەوتووەکان یان ئەو فیلمانەی کە بەڕای ئەو لیژنانەی کە دیاریەکرێن کام فیلمە لە کام فیلمەی تر توانیوێتی ئاستی سەرکەوتنی زیاتر بێ ئەو کات بە دڵنیایی ئەو شایستەی خەڵاتکردنە ئەو خەڵاتکردنە
دوو دیوی هەیە دیوێکی معنەوی هەیە وەک سپاسکردنێکی ئەو فیلمسازە ئەو ئەکتەرە ئەو وێنەگرە ئەو مۆنتێرە ئەو کەسەی کە لە ناو فیلمەکە کاری کردووە لە ڕاستیە پێویستی بەو سپاسکردنە معنەویە هەیە تۆزانی ئەو ترۆفیە ئەو خەڵاتی کە ئەدرێتێ سەرمایەکی ڕەمزیە سەرمایەکی معنەوی گەورەیە هەر فیلمسازێک لە دنیا خەونی ئەوەی هەیە زۆرترین لەو خەڵاتانە بۆ خۆی کۆبکاتەوە ئەمە هاندانی بەردەوامی تایە لەلایەکی تریشەوە ئەگەر فستیڤالەکان خەڵاتی مادیان هەبێ بە جۆرێک لە جۆرەکان کاریگەریە کاتە سەر باشترکردنی بارودۆخی ژیانی فیلمسازەکان لەلایەکی تر ئەگەری و چانسی ئەوەی هەیە کە بتوانێت فیلمی داهاتووی پێدروستکە یەکێکی تر لە خاڵەکان ئەوەیە کاتێک کە تۆ یا فیلمسازێک لە فستیڤالێک خەڵات وەرەگرێت چانسی ناسینی پرۆدیوسەر و خەڵکی تری دەرەوەی هەرێمەکەی هەیە مەسەڵەن ئێمە ساڵانە بینین لێرە کۆمەڵێک خەڵکی ئەجنەبی لە دەرەوە هاتوون ڕەنگە بە دوای تاقەیەکی جیاوازترا بگەڕێن کاتێک لێرە فیلمسازێکی کورد ئەتوانێت خەڵات وەربگرێ ئەو کاتە ئەتوانێت پەیوەندی دروستکە و فیلمەکەی بەوەی کە خەڵاتی وەرگرتووە چانسی وەرگرتنی خەڵاتی لە فستیڤاڵی تریش زیاتر دەبێت بۆیە خەڵات بەڕاستیم پێم وایە گرنگە بۆ فیلمسازەکان و بۆ فیلمەکان سپاس بۆ ئامادەبوونن سپاس زۆر سپاس خواتان لەگەڵ